ئەم شوێنە شوێنێکە کە من پشیلە شتیان ڕازی نابێ نەک مرۆڤیەکی هونەرمەند لێرە بژی. دوای دەیان ساڵ لە خزمەتکردنی هونەری کوردی هونەرمەندێکی شاری سلێمانی بێلانە دەبێت و سەرڕای ئەوەش لەسەر شەقامەکان بە میوزیک خزمەتی خەڵک دەکات و ئاشتیان دەکاتەوە. هونەر ئەوەیە مرۆڤەکان ئاشکاتەوە، هونەر ئەوە نییە مرۆڤەکان دوای هونەر شەڕکەن. ئەیانیان تا نزیکی ئێوارە لای باخچەی نالی یان لە ناو باخچەکە لەسەر زەویەکە دادەنیشێ و میوزیک لێدەدات. دەمە و ئێوارەش دێتە شەقامی سالم کە بە سەهۆڵەکە ناسراوە. ئەو یادگاری سەردەمی گەنجی لەم شەقامە هەیە. دو کەس هەڵخەڵەتیان نەف سەهۆڵە کە یادەوەریمی پێوەیە و درۆم بۆوەکردن بێژێکیانەمە تۆ سۆفیا لۆرینی، بێژێکیانەمە تۆ ئەنجلیا جۆلیت، بێژێکیانەمە تۆ فریشتەی درۆشمە کرد. عوسمان تەنیا سەرڕای نەهامەتی ژیانی خۆی ئەو زوو ئامێری میوزیکەکەی بەهۆی نەمانی پیل و شەحنەوە دەکوژایەوە. ڕوا بکە نەک نان بە زەحمەتیش ئاوا خۆن لەبەر ئامێرەکەم ئەبێ پیل کڕم بۆی لەبەری برسی نەبێ لەبەری مناڵە هەژارەکان نەتۆرن لەم نیشتیمانەیە. ئەو بێلانەیە ماوەی زیاتر لە ساڵێکە لە ناو بینایەکی تەواو نەکراوە ژیان بەسەر دەبات. ئەمە هەموو سەرەتەکەمە کە دوو بەتانیە بۆ سەرما و بۆ گەرما و بۆ هاوین بۆ پاییز و بۆ بەهار بە هەموو شتێک ئەوە هەموویەتی توانیمە چەند هونەرمەندێک تێری هونەر بکەم هاوکاریان بکەم. یەکێرانە مامۆستا کەسە بەداخۆ لە ئەوروپایە پەیوەند ژافە کە هاوکاریێکی زۆرم کردووە کەمال مەحەمەوە سارار مەحمووە زۆر لە گوڕین بێژان کلوانی کڵفا مستەفا بووە کە میوزیکم بۆ عەزف کردوون و ئاوازمان داناوە و ئیشمان پیا کردووە. بەڵام پاسی 5 ساڵ بەداخەوە کەس ئاوری لە من نایەوە. عوسمان تەنیا ناوێت دەم گەنجانە لەسەر شەقام بەتەنها بەجێ بمێنن. ئەو دوای 35 ساڵ لە خزمەتی هونەری کوردی ئەمە ژیان و گوزەرانی خۆیەتی، بەڵام ئەو دەیەوێت لە ڕێگەی هونەری سەر شەقامەوە نەوەی نوێ لەگەڵ هونەری کوردی ئاشت بکاتەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمان.